ئەبێ هەمووی ئاگاداری ئەم پێوەرانە بین. فۆلۆش پێوەرە. بە مەبەستی پێگەیاندنی کەسانی ئەکادیمی و زیادکردنی هۆشیاری تەکنەلۆژیای نوێ لای ئەندامان و کادیران بەشی ڕاگەیاندنی مەڵبەندی شەشی گەرمیانی کۆمەڵی ئیسلامی خولێکی یەکڕۆژەی بۆ کارگێڕ و کادر و ئەندامانی سنووری مەڵبەند لە ئۆرگانە جیاوازەکان ساز کرد. بەڵێ دیارە وەکو ڕاگەاندنی مەڵبەند دەرکمان کرد بۆی کە بابەتی میدیا و سۆسیال میدیا بابەتێکی گرنگی سەردەمە بە پێویستمان زانی کادران و ئەندامانمان لەم بابەتا بەهێز و بەقووەت بن بتوان کاری میدیایی جوان و باش بکەن. هەستاین بەکردنەوەی ئەم خولە بۆ کۆمەڵێ لە کادر و ئەندامەکانمان کە زیاتر لە 50 خوشکبرا بەشداری خولەکەیان کردووە. دیارە دوو مامۆستای زانکۆش لە سلێمانی هاتوون لە بابەتی ڕاگەاندنە کە اختصاسیان بابەتەکەیە. با قسە و باز و خولەکە لەسەر پێگەیاندن و بەهێزکردنی بابەتی ڕاگەاندنی ئەندام و کادرەکانمان کە بتوانن بە شێوەیەکی دروست و بەهێز لە سۆسیال میدیا و لە میدیا و لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە بتوانن بە شێوەیەکی باش و بەهێز کاری ڕاگەاندنی خۆیان ئەنجام بدەن. وانەکانی خولەکە لەلایەن دوو مامۆستای زانکۆی سلێمانی لە ژێرناوی هونەری بەکارهێنانی سۆشیال میدیا و ئەتەکێتی هونەری لێدوان بۆ میدیا وترایەوە و باس لە گرنگی بوونی هۆشیاری بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان و بەرپرسیارەتی تاک و کاریگەری زیانەکانی خراپ بەکارهێنانی ئەو تۆڕانە کرا. لە بارودۆخی ئەمڕۆیە بەتابەتەوە بارودۆخی کە فەزای مەجازی و تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئەمانە دروستیان کردو دووشت زۆر گرنگە کە بەردەوام ئەوانەی کە میدیاکار و شارەزایی میدیایان هەیە لەگەڵ خەڵکا کۆنتاکت هەبێت لەگەڵیانە. ئەم دووشتە بریتە لە وشیارکردنەوەی لەگەڵ مامەڵەکردن لەگەڵ تۆڕە کۆمەڵایەتیەکانە و زانیاری پێدانی بۆ بەکارهێنانی ئەو ئەکاونت و پەیچ و بابەتانی خۆی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە بەکارهێنێ. ینی وشیاری کە چۆن مامەڵەیان لەگەڵا بکە وەربگرێت چۆن باوەڕ بکە چۆن ئەم هەموو زانیاری کە هێتە بەردەستی تەعاملی لەگەڵا بکە و چۆنیش خۆی زانیاری و پەیامەکانی بگەێنێ بە خەڵکی کامە بگەێنێ کامە نەگەێنێ. ئەمە لەبەر چی؟ لەبەرەوەی کۆمەلگای ئێمە هێشتا کۆمەڵێک وابەستەیی کۆمەڵایەتی هەیە کە لەگەڵیانە ئەژی و ئەم تەوژمە میدیایە و ئەم بارودۆخەش وای کردووە کە ئەم وابەستەیانە وردە وردە تێکەشکێنرێ. لەلایەکی ترەوە هەڵە بەکارهێنانی ئەم بابەتانە بۆتە هۆی کۆمەڵێک تاوانی کۆمەڵایەتی، بۆتە هۆی کۆمەڵێک لادانی کۆمەڵایەتی کە سەری کێشاوە بۆ دادگایی و بۆ کوشتن و بۆ شەڕی نێوان خێزانەکان و نێوان تاکەکان. لەبەرەوە دیسانەوە وشیارکردنەوەکە بۆ بەکارهێنانی ئەم حاڵەتانە کۆنترۆڵەکاتەوە لانی کەم هەوڵبا کەمی بکاتەوە. بەشداربوونیش بە گرنگیەوە دەڕواننە ئەم جۆرە خولانە و بە پێویستیەکی ئێستای گەنجان و بەکارهێنەرانی تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەزانن. وەک دیارە لەم کات و ڕۆژ و لەم سات و کاتی کە تێداین هەڵمەتێکی بەلارەدابردنی گەنجان هەیە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکەوانەوە لە ڕێگەی ئەو سایتانەوە کە لە ئێستادا دروست بوون. بۆی ئەم جۆرە خولانە لە ئێستادا زۆر گرنگە بۆ هۆشیاری گەنجان کە بزانن چۆن تۆڕە کۆمەڵایەتیەکان بەکارهێنن سەیری چ جۆرە سایتێکەکەن بۆیە بەڕاستی جێی خۆیەتی دەستخۆشی بکەین کە لەم ڕۆ لەم کات و سادەدا خولێکی وا کراوەتەوە کە بەرچاوڕوونی بێ بۆ گەنجان بۆ ئەوی بزانن ئەو تۆڕە کۆمەڵایەتیانەی بەکاری هێنن چییە بەکاری هێنن و چۆنیش بەکاری هێنن. بوونی ئەم خولانە گرنگە بەتایبەت بۆ گەنجان کە لە ئێستا زۆربەی کاتەکانی ڕۆژانەیان بە بەکارهێنانی تۆڕی کۆمەڵایەتی بەسەر ئەبەن. ئەمە شوای کردووە دا ببڕێنە زۆر لایەنی تری ژیانۆک و خوێندنەوەی کتێبیا بوونی چەنات دەوراتی گرنگی تر و هەروەها بوونی ئەم خولانش گرنگە بۆ هۆشیارکردنەوەی گەنجان لە بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان بۆ ئەوی بە شێوەیەکی تەندروست بەکاری بێنن لە جیاتی ئەوەی کە زیانیان بەکاربێنێ زیانیان پێ بگەێنێ و هەروەها وا بکاتە کە دایان نەبڕێ لە پەیوەندیە کۆمەڵایەتیەکان و زۆر لایەنی تری ژیان. لە ئێستادا بەهۆی کەمی شارەزایی و هۆشیاری یاسایی و زانیاری لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان لەلایەن هەوڵاتیانەوە ڕۆژانە دەرئەنجامی خراپی لێ دەکەوێتەوە و زیاد بەکارهێنانی ئەو تۆڕانەش زیانی بە پەیوەندیە کۆمەڵایەتیەکان و بەشێکی کولتور و نەریتە کوردەواریەکان گەیاندووە. هاوار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، گەرمیان.